سڵاوتان لێبێت ئەم کاتتان باش دوا بە دوایی بڵاوبوونەوەی پەیامی عەبدوڵڵا ئاوجەران ڕێبەری زیندانی کراوی پەکەکە لە سەرانسەری کوردستان تەنانەت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش خوێندنەوەی جیاوازی بۆ دەکرێت هەمووان باس لەوە گرنگی پەیامەکە دەکەن دەگوترێت پەیامێکی تەواو مێژووی بوو تا پەیامێکی تەواو بەرپرسیارانە بۆ سەبارەت بە دانانی چەک لەلایەن پارتی کرێکارانی کوردستان ئەنجامدانی کۆنگرێک بۆ هەڵوەشانەوەی ئەم حیزبە کە بە چەندەی ڕابردوو بەردام لە خەبات و جەنگ و شەڕدا بۆ لەگەڵ حکوومەتی تورکیادا بەڵام دیوێکی تریەم پەیامی عەبدوڵڵا ئاوجەلان خوێندنەوەی دیکەی بۆ دەکرێت هەندێک لایەنی سیاسی بە دیاریکراوی لە بە ڕۆژهەڵاتی کوردستان دەڵێن ناکرێت عەبدوڵڵا ئاوجەلان ڕێبەرێکی زیندانی کراوی پەکەکەیە 26 ساڵە لە زینداندا ڕەنگە کەمترین ڕووداوەکانی بۆ گواسترابێتەوە ئاگداری کەمترین گۆڕانکاریەکانی ناوچەکە و کوردستانی گەورە بێ لە ئێستادا ئەم بڕیارە دەدات دەبێت لایەنەکانی دەرەوەی عەبدوڵڵا ئاوجەلان سەرکردەکانی پەکەکە هەڵوێستێکی دیکەیان هەبێت لە بەرامبەر ئەم داخوازی عەبدوڵڵا ئاوجەلاندا من دەپرسم دۆخی کوردستان لە ئێستادا لە چه ئاستێکدایە لە باکوور لە باشوور لە ڕۆژهەڵات لە ڕۆژئاوا تا چەندێک خەباتی چەکداری توانیێتی مافەڕاستەقینەکان بەدەستبێنێ تا چەند ڕێی خەباتی چەکداری و کورد لە چەندەی ڕابردوودا بە ئێستا و بەخوێندنەوەش بۆ ئایندا دەتوانێت مافەکانی خۆی بەدەستبێنێ مێزی گفتوگۆ جارێکی دیکە دەتوانێت حەق بۆ خاوەن حەق بگەڕێنێتەوە یاخود دەبێت کورد وەک لە سروشتەکەی بۆی ماوەتەوە دەبێت بەردەوام بە چەک و بە شۆڕش و بە شاخ حەق و مافەکانی خۆی وەرگێتەوە هەموو بابەتانە ئەم شەو لەگەڵ بەڕێز سەید ئیبراهیمی عەلیزادە سکرتێری کۆمەڵی ڕێکخراوی کوردستانی حیزبی کۆمونیستی ئێران تاوتوێ دەکەم کە بەڕێزیان لە کەناڵەشت میوانەوە سەید ئیبراهیم بەخێراتی زۆر سپاس و سڵاو بۆ بینەرانتان و بۆش سپاس بۆ جەنابیشت سەید ئیبراهیم من بە وردی پەیامەکەی بەڕێستانم خوێندەوە سەرنجتان زۆرە لەسەر پەیامەکەی عەبدوڵڵا ئاوجەلان پێم خۆشە بە هەنگاو بە هەنگاو بچینە ناو وردەکاریەکانیەوە بۆچی لەم کاتەدا عەبدوڵڵا ئاوجەلان ئەم پەیامەکە بڵاو دەکاتەوە زۆرترین پشتگیری بۆ دروست دەبێ لە پارچەکانی دیکەی کوردستان تەنانەت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و سراستی جیانیش بەڵام ئێوە پێچوانەکی پێشەوەی کە بچینە ناوەڕۆکی بەحسەکەەوە ئیجازە دەخوازم من ڕوونکردنەوەیەک بدەم بۆ ئەوەی کە هەڵوێستی ئێمە لەسەر خودی پەیامەکە ڕۆشنتر بێتەوە یەکەم شت ئەوەیە کە من کە لەگەڵ ئێوە و بینەرانی ئێوە قسە دەکەم وەکو شرۆفەکارێکی سیاسی قسە ناکەم وەکو بەرپرسێکی خەباتێکی سیاسی دیاریکراو قسە دەکەم کە بە ساهمی خۆمان مەسئولیەتمان لەسەر شانە و ئاسەواری ئەو پەیامە و ئەوانە لەسەر ژیان و دوڕۆژی خەباتی سیاسی خۆشمان هەست پێ دەکەین و ئەگەر مەترسی گەلێکەیە ئەو مەترسیانە بۆ سەر خۆشمان هەیە ئەمە یەک دووەم شت ئەوەیە کە ئێمە هەرگیز پێمان وان نییە کە ئامانجی ئێمە تەنیا بە خەباتی چەکداری بەدی دێ خۆمان نزیک ڕوبع قەرنێکە تەقە لە تفەنگمان نهاتۆ لە هەمان کاتدا کە چەکداریشی ئەوە دووەم شت ئەوەیە کە هەرگیز پێمان وان نییە کە ناکرێت لەگەڵ دوژمن گفتوگۆ بکەی حتا ئەگەر فاسدترین و سەرسەختترین دوژمنیش بێ کەوایە ئێمە لەواقعدا تێبینیمان لەسەر پەیامەکەی عەبدوڵڵا ئاوجەلان نە لە ڕووی ئەوەیە کە ڕێگای گفتوگۆ دەکاتەوە و نە لە ڕووی ئەوەیە کە خەباتی چەکداری بە ڕێگای سەرەکی بۆ بەدیهێنانی ئامانجەکانی گەلی کورد نازانی بەڵام ئەو پەیامە لە بارودۆخێکی سیاسی دیاریکراودا دێتە کایەوە بە بڕوای من ئەو بارودۆخە سیاسیە پێش ئەوەی کە بە بارودۆخی سیاسی تورکیە مەربوط بێ و بە بارودۆخی سیاسی باقی پارچەکانی کوردستان بێ بە ڕۆژهەڵات مەربوطە بە ڕۆژاوا مەربوطە بە بڕوای من کێشەی ئەسڵی ئێستا دەوڵەتی تورکیە و ئوردوغان دەگەڵ ڕۆژاوایە و ئەو قەزیەی ئەو پەیامە و ئەوەی کە دەوڵەتی تورکیە تەبلیغی پێوە دەکا و کاری لەسەر دەکا دەوردانەوەی خودی ڕۆژاوایە چونکە واقعیەتێک هەیە ئەویش ئەوەیە کە ئێستا پێکاکا زەختێکی زۆر نییە لەسەر دەوڵەتی تورکیە جارێ ئەوەڵەن بە بیانووی پێکاکاوە بەشێکی زۆر لە هەرێمی کوردستانی داگیر کردو بەر بۆمەکەشی دەبا بە بیانووی پێکاکاوە شارەدار دەگرێ پارلمانتار دەگرێ هەر کارێکی پێی خۆش بێت دەرحەق بە خەڵکی کورد دەیکا بە بیانووی تێرۆر و پێکاکاوە ئەوانەی هەموو لە دەست دەچێت بەڵام ئەوەی کە هیچی بۆ لەگەڵ ناکرێ ڕۆژاوایە ڕۆژاوا 100,000 نەفەر چەکداری هەیە کە ئێستا لە سپای سووریە بەهێسترە پشتیوانیەکی گەرم و گوڕی جەماوەری خەڵکەکەی خۆی لە پشتە
پێشینەیەکی پڕ لە شانازی ساڵی ڕابردووی هەیە لە حکومڕانی و لە بەشداریکردنی خەڵک لە دەسەڵاتە. ئەوەیە کە تورکیە زۆری پێوە سەخڵەتە بە دەلیلی تەبیعەتی دژایەتی کە دەگەڵ کورد و دەگەڵ مەسئلەی کوردهەیەتی. بە بڕای من ئەگەر بمان هەوێ لێکدانەوەیکی دروست بۆ بکەین دێ بزانین کە بۆ لەو قۆناغەدا دەستگای ئەمنیەتی تورکیە ئیجازە دەدا ئەو پەیامە کە تەواوەن پەیامێکە کە وەکو دەوڵەتی تورکیە دابێتی خوب ئەو پەیامە هیچی بۆ کورد تێدا نییە. ئەو پەیامە دەڵێ کە بەڕێستان وایە کە پامی عەبدوڵڵا ئۆجەلان بڵای کردێت و کوای ئەردۆغان بڵای کردێتەوە هیچ دەستکەوتێکی بە کورد تێدا نیە. هەمیشە وای کوتوە ئەردۆغان کوتێتی هەڵوەشێنەوە بە زۆر بێ یا بەخۆشی ئەردۆغان کوتێتی چەک دانیێن بە زۆر بێ یا بەخۆشی. ینی ئەو هەمیشە سیاسی تورکیەوە بۆیتر سیاسەتی تورکیە هەڵوەشاندنەوە و تواندنەوەی پێکاکا و چەک پێدانانی بە زۆر. باشە من لە قسەکانی جەنابتان خوێندەوە سەی برایم کە ئامانجی ئەم پەیامی ئێستەی عەبدوڵڵا ئۆجەلان و ئەم دانوستانی کە لە باکووری کوردستان دەست پێکرۆ باکوور نییە باشووریش نییە و ڕۆژهەڵاتیش نیە ڕۆژئاوایە دەبینی هێزی کوردی لە ڕۆژئاوا بەهێز بوو. ئەم پەیامی عەبدوڵڵا ئۆجەلان دەتوانێت چ کاریگەریەکی نێگەتیڤ چ کاریگەریەکی خراپ لەسەر ڕۆژاوای کوردستان دروستکە ئەگەر بەدیدیەوەی کاریگەری خراپی هەبێت. ئەوەی کە ئێستا لە ڕۆژاوا لە گۆڕدا دانوستانە گفتوگۆیە دەگەڵ دەوڵەتی مەرکەزی و ڕۆژاوا زۆر فشاری لەسەرە ڕۆژاوا زەختی تەنانەت دەوڵەتانی ڕۆژاواییشی لەسەرە ئەمریکا و هەموو ئەوانە بۆ ئەوەی کە جۆرێک لە سازام بکات دەگەڵ دەوڵەتی مەرکەزی و ئەمە دەیانوێ ورەی خەڵکەکە دابەزێنن. ئەخە ئێوە دەزانن کە لە ماوەی ئەو 15 ساڵی ڕابردووەدا هەر مزاهرەیەک هەر خۆ پیشاندانێک هەست حرەکەتی لە ڕۆژاوا کرابێ تەسویری ئۆجاڵانیان بەرز کردوێتەوە پەرچەمی ئۆجاڵانیان بەرز کردەوەتە ئەویان ینی پێکاکان دەوری هەبێ یان نەبێ بەجێ خۆی بەڵام ئەویان وەکو ڕێبەری ڕۆحی خۆیان ناسیوە. لەو وەزعێتەدا و لەو شەرایطەدا ئەوە دەتوانێت گەورەترین زەربە بێت لەو خەڵکەی کە هەموو هیوایان لەسەر ئەوە دامەزراندبوو. بەرەوە ئەوەی کە ئەلبەتە من هەڵوێستی بەڕێزانی سەرکردەکانی زۆر پێباربوون ساڵح موسلیم هەم مەزلوم کۆبانی کوتویان ئەلبەتە لە باوتە قسەی باشیان کردووە بەڵام قسەی باشی ئەوان لە جەیەک و ئەو کاریگەریە بەکرداریەی کە لەسەر نەفسی ڕووداوەکە ئەو پەیامە دایدەنێ ئەوە شتێکی دیکەیە بە بڕوای من نەکرد لەسەر ئەو ئەسڵەن ئەوە بەم جۆرە یعنی ئەگەر ئەو جۆرێک کە دەوڵەتی تورکیە دەیهەوێ ئەم ڕەوتە بڕاتە پێشەیە میلەتێک حەس بە ڕەنج بە خەساری دەکات میلەتێک یعنی ئەوەی کە لە پشتی پەردە چ دەگوزارێ ئەوە مهم نییە مهم ئەوەیە ئەوەی لە ڕووەوە لە میدیاکان باسی دەکرێت و هەموو ئەوانە ئەوەیە کە تا ئێستا دەوڵەتی تورکیە چکۆڵەترین ئیمتیازی نەداوە و حتا دوێکە ئوردوغان هەڕەشەی کردووە هەتا هێشتا هێرششی بەسەر هەرێمی کوردستان هەر بەردەوامە هێرش بەردەوامە هەڕەشەش دەکا هیچ باشە قەیناکە عەبدوڵڵا ئۆجەلان ئازاد ناکەی سەلاحەدین دیمیرتاشت بۆ گرتووە هەر دوێکە بۆ شارداری وان دەگری دێ بێ زیندان لەبەرەوە ئەگەر دانوستانیش ئەگەر بڵین پرۆسەی دانوستانە دانوستانیش ڕێو شوێنی خۆی هەیە پێشەرتی خۆی هەیە دەبێ ئەمانیش هەنگاوی بێنە پێشە لە حاڵێکدا ئەمان هیچ هەنگاو نهاتوونە پێشێ تونند و تیژیش دەکەن لە پێناویدا بەڵام ئەو لا هەرچی پێویست بووە هەمووی داناوەتە تەبەقی ئیخلاس لەبەرەوە ئەگەر تۆ لە دانوستاندا هەموو ئامرازانەی کە بەدەستەوەیە بۆ زەختکردن و بۆ دانوستانی تر بۆ ئەوە لە دەستی بدەی چت پێ دەمێنێ کە سبەی نییە بیکەیە ئامراز بۆ ئەوەی کە داخوازەکانی پێ بەدەستبێنی ئەگەر مەبەست ئەوەیە کە دوژمن ناوەڕۆکی گۆڕاوە ماهیەتی گۆڕاوە دەموچا ئەسەن شتێکی دیکەی لێ دەوێت ئەوە ببینی خۆ نابینی دەوڵەتی ئۆردوغان لەسەر جێخۆیەتی کێشە و اختلافاتی ناوخۆی دەستگای پارلەمان و دەستگای دەوڵەتەکان هەمووی لەسەر جێخۆیەتی چکۆڵەترین نیشانەیەک کە بڵێ مەسەڵەن ئەمڕۆ دەگەڵ دوێکە ئەم ڕژیمە فەرقی کردووە کە بەپێی ئەو گۆڕانکاریە ئێمە دەبێت ئێمەش لە سیاسەتی خۆماندا گۆڕانکاری بکەین نابینین تەنانەت ئێستاش حاضر نییە ملاقاتێکی ڕێک و پێک بدا بە ئۆجاڵان لە زینداندا لەبەرەوە من پێم وایە کە ئێمە دەبێت بە گومانەوە چاو لەو قەزیە بکەین باشە گومانت دەقیقەتان گومانە و چۆنەڵی دیاریکراوە وردەکەتان زیاتر لەسەر چییە لەسەر خودی چەکدانانەکەی و هەڵۆشانەوەی پەکەکەیە یاخود لەسەر ناوەڕۆکەکانی دیکەشێتی و ئەگەر بەدیلی چەکدانەنان و هەڵۆشانەوەی پەکەکە لەم قۆناغەدا چێ بۆ سیاسەتکردن لەگە تورکیادا بە بڕای من پێکاکە زۆر ئاساییە کە بڵێ من ڕێگای خەباتی مەدەنی دەگرمە بەر بەڵام بەپێی استراتێژی خۆی پێکاکە زۆر ئاساییە
سیاسەتێکی دیاریکرا و ڕابگەێنێ بە خەڵکی کوردستان و بڵێ بە پێ ئەو بارودۆخی کە من تێیدام و منتەقەکە تێیدایە و هەموو هەیە ئەوە سیاسەتی ئێمە ئەوە دەکەین. واتە سەدەی ئۆجەلان جێبەجێ نەکات. بەڵێ پێکاکە دەتوانانی ئەو ڕێوازە بگرێتە بەرەوە معقولیشە ئێستا معقولیشە ئێستا بیر لەوە بکەینەوە لە هەموو پارچەکانی کوردستان ڕێگای خەباتی مەدەنی کراوەتر بێ بارودۆخی دنیا هەموو ئەوانەوە بەتایبەت خەباتی چەکداری بە بۆنەی گیر و گرفت و مشکلاتی کشکل لە ڕووی تکنیکی و فەنی و هەموو شتێکەوە هەیەتی ئێستا لەوانەیە ڕێگاچارەیەکی زۆر گونجاو نەبێ بۆ گەیشتن بە ئامانجەکان ئەوە فەرق دەکات تا ئەوەی کە نیەتی دوژمن تۆ بەراورد دەکەی مەسەلا ئەوە نییە کە ئەگەر ماوەیەک لەوە پێش پێکاکا کوتپای ئێمە ئەو ڕێبازە دەگرین نەگە ئەوەی کە هەر فەرمانێک لە زیندانەوە هاتە دەر ئێمە بەپێ ئەوە ڕفتار دەکەین تا دیۆکە شەڕ دەکەین ئێستا و فەرمانە لەوێەوە هاتوو جێبەجێ دەکەین بە بڕای من شتێکی دیکە کە زۆر مهمە ئەویش ئەوەیە کە مەسئلە پەیامەکەی بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان نییە بەڵکە مەسەلە ئەو ڕاگەیاندنەیە کە خودی ڕاهسەرکردایەتی پێکاکە داوێتی ئێمە لەسەر ئەوە دەبێ حساب بکەین ئەوەیە یعنی ئەو ڕێبازەوە ئەوەی کە ئەوەی کتومانەوە دەیڵێن کە بەرپرسیارەتی ئەو ڕووداوە عەزیمە گەورەیە بخەینە سەرشانی بەڕێزێک کە لە زینداندا ئەسیری دوژمنە ئەوە بەرپرسیارانە نییە منسیفانەش نییە ئەی دەبێت چێ دەو بەرپرسیارەتی هەڵبگرێت بە نظرم سەرکردایەتی پێکاکە دەبێت و بەرپرسیارەتی قبولکە و دەبێت خۆشی لەگەڵ بگونجێنێ من پێم وایە کە پێم وایە نییە ڕێگای گەڕانەوە نەبێ پێم وانییە پێداچوونەوە ئیمکانی نەبێ ینی پێم وانییە پێکاکە پێی ناوەتە ڕێگایەکی بێگەڕانەوە ئەوە هەموو هەوڵی ئێمە ئەوەیە هەموو هەوڵی ئێمە ئەوەیە لەبەر بەهۆی ئەوە کە پێکاکە بەمان هێوی یان نەمانەوێ هێزێکی گەورەی منتەقەیە کاریگەری هەیە لەسەر هەموو پارچەکانی کوردستان پارتنێری هەیە لە هەموو پارچەکانی کوردستان تەئسیر دادنێ و ئێمە هەر ئێستاش بەعزێک زەمزەمە دەبیستین لەیان پژاکەوە کە جۆرێک لە خۆگونجاندن دەگەڵ بارودۆخی سیاسی ئێران قسە لێ دەکەن لە حەڵیدا هیچ زەمینەیەکی نییە ئەمە لەوانە نیگەرانین و پێمە وایە کە ئێستا کاتیەوە هاتووە پێکاکە تازە تا ئێرە هاتووە بەڵام لەو بۆ لاوە چاوەڕێ بێ بزانێ دوژمن چ دەکا و چەندە پاشەکشە دەکا و ئەگەر تەنیا خۆی نەبەستێتەوە بە ناوەڕۆکی پەیامێک کە بە دڵی دەوڵەتی تورکیە تەنزیم کراوە هاتوۆتە دەرێ باشە بەڕێز سەید برایم بەڵام قسێگێ لە من لە پەیامەکەی جەنابیشتاندا خوێندومەتەوە ئاماژە بۆ دەکەن دەڵێن گومان دەکەین لەوەی کە عەبدوڵڵا ئۆجەلان ئاگداری هەموو ڕووداوانە بێت کە لەم ناوچەکەدا ڕوویداوە لە 26 ساڵی ڕابردوودا هەر ڕێک بە دیاریکرای ئەمە باز دەکەن دەڵێن ڕەنگە دەستگای میت هەندێک لەو هەواڵانی بۆ گواستپێتەوەنی کە خۆی ویستێتی بیزانێت ئیژنا عەبدوڵڵا ئۆجەلان ڕەنگە زۆر ئاگداری لە هەندێک گۆڕانکاری و ڕووداو نەبێت کە لەم ناوچەیەدا ڕوویداوە ئەمە ژێکێکە لە هۆکارانی کەواتان لێ تەگا واتان لێ دەکات کە 100% پشت بە پەیامەکەی عەبدوڵڵا ئۆجەلان نەبەستن دەزانین تەبیعەتی زیندان وایە کە توێ ناو زیندانی دوژمن ئیتر تۆ کاری خۆت کردو و دەچێت ناو زیندان جا بە هەر دەلیک گیراوی ئەوانە ئیتر تۆ لە زیندان هێندە ئەرکت لەسەر شان نییە تۆ لە زیندان فقط ئەرکت ئەوەندە لەسەر شانە کە مقاومەت بکەی حرمەتی خۆت بپارێزی احترامی خۆت بپارێزی لە بەرابەر ئەو فشارانی دوژمندا ڕاوەستی ئەوانەی دەرەوەی زیندانن دەبێ ئیدامەی بدەن یعنی ئەگەر هاوڕێکی ئەمە چۆ زیندان ئیتر ئێمە بارێکی قورستر لەوەی کە دەتوانێ و بۆ کەسێکی زیندانی هەیە لەسەر شانی دانانی دا لەبەرەوە مەسەلەوە نییە کە تەبعاً دەستگای زیندانی تورکیە دەناسین یەکێک لە مەخوفترین زیندانەکانی هەموو دنیان میتی تورکیە دەناسین کە یەکێک لە کار لێ هاتووترین سیستمهای ئەمنیەتی و ئیطلاعاتی هەموو دنیایە جا لەبەر ئەوە معلومە لەو ماوەدا بێکاردانەنیشتەوە کاری کردووە ئەدەبیاتێکی دیاری کرا و معلوماتێکی دیاری کرا و جهەتێکی دیاریکراوی داوەتێ لە گۆشەگیریدا هێشتوویەتەوە معلومە خۆ ئینسانیش گۆشت و پێست و ئێسخانە ئینسان هەموو ئەو ڕوانە تاثیر دەکاتە سەری خۆ ناتوانین بڵێن کە سوپەرمەنێکمان بردووەتە زیندان کە هیچ ڕووداوێک هیچ شتێک تاثیر ناکاتە سەری ئەو واقعەتێکە لەبەرەوە بڕای من ئێمە کاری ئێمە و کاری هەمومان لە دەرەوەی زیندان ئەوەیە هەوڵ بدەین بۆ ئەوەی عەبدوڵڵا ئۆجەلان زیندان ئازاد بێ کاری ئێمە ئەوەیە کە بارودۆخی زیندانی بۆ ئاسانکەینەوە کاری ئێمە بۆ ئەوەیە کە ئەو فشارانەی کە دەوڵەتی تورکیە دێنێ شەرمەزاریکەین کاری ئێمە لە دەرەوەی زیندان ئەوەیە و کاری ئەویش ئەوەیە کە مقاومەتی خۆی بکات تا ئەو جگای کە لە توانایدایە بەرامبەر بۆ فشارانە کە دەزانین توانای زیندانیکیش
محدود. بەڵام سەید برایم ڕەنگە هەموو کەس قسێ بکە بڵێ کەس ئاگای لە حاڵی کەس نییە. ئێستا بۆ نمونە کوردی باشوور ئێمە با ڕۆژهەڵات دەبینین دەزانین بە چیدا تێدەبڕن، بەڵام 100% و کۆنێکە خۆتان لە ناو دۆخەکەدا بوون. ئێوە بۆ ئێمە بە هەماشیەوە ئێمە بۆ پارچەیەکی دیکە باماش هەز ناکەن ئەو جوڵانەوە سیاسیانەی کە لە باکووری کوردستانێ بە پارتی دەم و بە هێز و کەسایەتەکانی دیکەشەوە پێویستیان بە قۆناغێکی ئارام بێ بۆ سیاستکردن. بێگومان پارتی دەم دەستکەوتێکە و ئەوەی کە ئەوان ڕێگای خەباتی مەدەنیان گرتەوە هەوڵ دەدەن لەو چوارچەوەی ئەو دموکراسیە نیۆ و ناتەواوەی تورکێشە بە هەر پەلەقاژەیەک بۆ شتێک هەڵبکڕێن و بچنە پێشێ ئەوە بە بڕای من ڕێگایکی باشە بۆ ئێمەش ئەگەر گونجاوە هەر دەیتوانی باش بێ. ئەوە مەوزوعێکە کە ئەوە دەتوانێت مەوزوعی دانوستانی دەمپارتی بێ دەگەڵ دەستگای دەسەڵات. بەڵام دانوستانیش ڕێگا و شوێنی خۆی هەیە باشە ئەوان بێن دانوستان بکەن لەسەرەوەی بە دەمیرتاژ ئازاد بکەن. ینی ئەوە هەستەکەن لەم قۆناغەدا کورد هیچ دەستکەوتێک ناتوان لە تورکیا بچنێتەوە بە بڕوای من مەگەر ئەوەی کە خەباتێکی جەماوەری بکەوێتە کارەوە ئیرادێک کە هەیە لێرەدا ئەوەیە کە ئێمە نیگرانی ئەوەین کە ئەم نوع پەیام و پەیامکاریانە ئەو پشتیوانیە جەماوەریان لێ بستێنێتەوە یان کەم کاتوە من ئەو دیمەنەم لە بەرچاوە ئەو ساعتەی کە پەیامەکەی بەرز عەبدوڵڵا ئۆزەلان خوێندراوە لە ئامێدی خەڵک هەمووی ئاخێکی هەڵکێشا بە هەزاران کەس بە خێرایی چۆ ماڵی خۆی لە ئامەد مەبەستە لە ئامێت بە بڕوای من دڵنیام بە سەدان هەزار کەس گریاوە لەو ڕۆژەدا گریاوە لەو ڕۆژەدا ینی ئەوەی کە ئەوەی شۆکێک بوو بۆ کۆمەلگای کوردستان. ئێمە دەبێت ئەگەر دەمانەوێت دانوستان بکەین دانوستان بە پشتیوانی هێز دەکرێت و هێزی ئێمەش دەزانین لە هێزی چەکدارمان نییە. هێزی چەکدار لە شرایەتی ئێستادا قودرەتی هێزی ئێمە ئەو پشتیوانیە جەماوەریە یعنی هێزی پێکاکا و هەموو هێزی کوردی ئەو پشتیوانی جەماوەریە کە لە پشتێتی ئەگە ئەو پشتیوانی جەماوەریە لە دەست بدەی چت بۆ دەمێنێ و ئەوە بەڕاستی مەترسیداریشە. ئێمە حتا پێش ئەوانش دەزانین کە ئۆردوغان لە هەڵبژاردننی باکووری کوردستاندا تۆزش کەمتر دەنگێناوەتەوە لە دەمپارتی و لە حزبەکانی دیکە. ئەوە ینی هاوسەنجێکی زۆر حساس لە گۆڕدایە ئەو هاوسەنجە ناتوانانی کایە پێ بکەی بە چکۆڵەترین هەڵا ئەو هاوسەنجە دەگۆڕدرێ ئۆردوغان دەبێنێتەوە ئەو ئامانجی کورتماوەی کە هەیەی کە دەیهەوێت بۆ دەورێکی کەس هەڵبژێدرێتەوە بۆ پارلەمان و بۆ سەر و کۆماری و دەنگی کوردەکانی دەوەوانە ممکن ئەو هاوسەنجە بە قازانجی بگۆڕەوە ئەوە بەدی بێنێ بەبێ ئەوەی هیچی بە ئێمەشدابێت. سەی برایم ئەم سەرنجانتان گەیاندووە بە سەرکردایەتی ئێستای پەکەکە ئەوەی ڕاستی بێ بەڵێ خۆ هەمیشە ئەوان ملاحەزات ئێمان بیستەوە بەشێک لەو قسانەمان ئێمە بە پێشتریش بە ئالەنیش باس کردووە. بەڵام ئەوەی کە ئێستا لەو قۆناغەدا زۆر نیگەرانی کردین ئەوە بوو کە ئێمە احساسمان کرد پێش ئەوەی کە بپرسین لە سەرکردایەتی پێکاکا بزانین لە پشتەوەی ئەو ماجرا چ خەبەرە ئەوە نیگەرانی کردین کە ئەوەی لە ڕووە بیرروڕای گشتی خەریکە دەخۆڵقێنێ خەڵک پەروەردە دەکات بە بێرێکی دیکە یا خەڵی نیگەران دەکات لە کێشەیەک. ئەوە بوو کە ئێمە پێمان وا بوو ئێستا وەختی ئەوەیە مەسئلەی ئێمە دەگەڵ سەرکردایەتی پێکاکانیە مەسئلەی ئێمە دەگەڵ ئەو کەش و هەوایەیە کە ئەو پەیامە و ئەو هەڵوێستە لە ناو جەماوەری هەر چوار پارچەی کوردستان دەیخۆڵقێنێ و بە تایبەت ئەو نیگەرانیانەی کە هەمانە لە مۆردی ڕۆژاوەتە. کاتە دیاریکراوی پێم بڵێ چ کاریگەرێک لەسەر باکوور باشوور ڕۆژاوە دروست دەکە و بە شێوەیەکی گشتی لە سەوکەوەی کە دەڵی بۆ ڕۆژاوە ڕەنگە خراپێ لەم دۆخەدا بۆ ڕۆژەڵات چۆنە بۆ باشوور چۆنە بۆ خودی ناو باکوور چۆنە دیارە تەفاوت هەیە لە بینیاندا بە بڕای من لە ڕۆژهەڵات زۆر ممکنە کاریگەریەکەی زۆر فەوری و بەرچاو نەبێ بەڵام بەشی خۆی هەیەی بەڵام ئەوەی کە مهمە ئەوەیە کە هەستی ڕنج بە خەساری و هەرچی بێفایدەبوونی خەباتی تا ئێستا لە ناو جەماوەردا پەرە پێدەدا. ئەمەش بۆی وەخش خراپەکە وش حەزبێکی خەبات ژێر ڕۆژهەڵاتی کوردستان سێر دەکەن لەوانە بڵێن عاقبەتی سەیبرامیش عاقبەتی پەیامێکی وەکو هاوشێوی عەبدوڵڵا ئۆجەلان بێگومان خراپە. ئێمە سۆسیالیستین و هیچ وەخت اتحادی سۆڤێتمان پێ ڕێکخراوێکی حکوومەتێکی سۆسیالیستی نەبوو بەڵام وەختێک ڕووخا بەسەر ئێمەشدا ڕووخا فەزایەکی دژی سۆسیالیزم لەسەر تاسەری دنیا کەوتە ڕێ کە یەخی ئەمەشی گرتەوە ئێمە نەمانتوانین بڵێن خۆ ئێمە نەچین و نەوێشمان پێ سۆسیالیز نەبوو بەڵام ئاسەوارەکەی پێ ئێمەشی گرتەوە لەبەرەوە ئەو
ڕووداوە حتمەن یەخی ئەمەش دەگرێ و ئەوەیە نیگەرانی ئێمە دەنا ئێمە وەکو شرۆفەکاری سیاسی ممکن و بڵین ئەوە سارە فعلەن ئێمە مەربوط نیە شتێک بڵین لەو بابەتەوە ئەوەی کە گرنگە ئەوەیە کە ئێمە هەست دەکەین بۆەوەی کە ڕاستەوخۆ کاریگەری هەیە لەسەر بیرڕای گشتی جا کەم یا زۆر لە هەموو پارچەکانی کوردستان. باش بە شوەیەکی گشتی لەم قۆناغەدا کاتێک کە باس لە پەیامی عەبدوڵڵا ئۆجەلان دەکرێت لەولاوە سیاسەتەکانی تورکیا دەمیرێت کە بەردەوامە لە دانانی قەیوم هێرش بۆ سەر هەرێمی کوردستان بۆ سەر ڕۆژاوای کوردستان گرتنی ڕۆژنامەنووس و سەر و قەدەغەکردنی مافەک سەرەتایەکانی کورد لە باکووری کوردستان دەڵێیت ئەگەر ڕێکەوتنێکی ژەبێ ئاگەر بەست و دانوستانێکی ژەبێ لە نێوان پەکەکە و تورکیادا خۆ دەبێت لایانی سێم هەبێت چاودێری بکە بۆ ئەگەر سپێنە تورکیاش پێوی پابند نەبوو کەسێگە بێ محاسبەی بکە و لێ پرسینەوەی لەگەڵداکە یاخود ئەگەر پەکەکە باماشۆ پابند نەبوو یەکێک لایەنێکە بێ محاسبەی بکە ئەگەر ڕێکەوتنێکی ژەبێ گوگوی کە تۆ دەڵێ لە پشتی پەردە نازانێت تا ئێستا چی دەگوزارێت بەڵام خۆ لایانی سێم نییە لەم نێوەندەدا نەبوونی لایانی سێم چ خراپیەکە مەسەلەی ئەسلی ئەوەی ئەسڵ دانوستان نییە دانوستانی لە گۆڕەدانی کوای دانوستانی چێ لەگەڵ چێ ئەمە تەسلیم بوونە من ناڵم جارێت چونکە ڕێی گەڕانەوە هەیە هەڵی بەڵام ئەوی تا ئەم نقطەیە هاتووە تا ئەم خاڵات و تەسلیم بوونە تا ئەو خاڵە بە نەزەرم جەمبەی منفیەکەی زۆرترە جەمبەی نەرێنەکەی زۆرترە بەڵام دانوستان قاعدەی خۆی هەیە دانوستان دەبێت دوو تەرەفەکە معلوم بێ چێ دەگەڵ چێدا دەنیشێ ئەم جارە پێش هەموو شتێک تەرەفداری داوای هەڵوەشانەوەی تەرەفەکەی کەی دەکات بێجگەلەوە ئەگەر بڵین بەسەلەن باڵی سیاسی پێکاکە دەم پارتیە بڵین ئەوەیە بڵین فەرزکە ئەو باڵی سیاسەکەیکی نمونەی بۆ لە دنیاەوە شینفین بوو ئیرلند بوو نمونەی هەیە لە دنیا کە ڕێکخراوێکی چەکدار باڵێکی سیاسی ئەوگوی کە پێشتر هەدەپ و سەلاحەدین هەبوو ئەوەی هەیە زۆر چاکە بە ئەوان بێن دانوستان بکەن بڵێن ئەوە دانوستانە بڵێن ئەوە دانوستانە داخوازیەکانی خەڵکی کورد چییە لەو دەوڵەت ئەوان فقط دەڵێن کە پرۆسەی دموکراسی تۆ پرۆسی دموکراسی کەس ئینکاری ناکە هەموو کەس ئێستا دموکراسی ئەوەندە باوە هەموو کەس چند بەسەری دەخوا بەڵام ئەوەی بەکردەوە دەیبینین ئەوەیە لە تورکیا دەمیرتاش ئەو پیاوە شیرینە هونەرمەندە ڕێکوپێکە 40 ساڵ زیندانی دەسەپێنن بۆچی ینی شارەدارێکە بە دەنگی خەڵک هەڵبژێردراوە دێ ئەوانە ئازادکەن ینی ئێمە لەلایەنی دەوڵەتی تورکیا و هیچ نیازپاشێک نابینین لەلایەنی ئەم کوردیەوە دیارە بنیازی پاکەوە هاتوون دەیانەوێت ڕێی دموکراسی بگرنە بەردەیانەوێت بەبێت چەک و بەبێ کوشتن و بەبێت تونند و تیژی ئامانجەکانیان بەراوردەوێەوەش ئامانجێکی شەریفە بەڕاستی بەڵام لە مقابل ئەو هەموو کاری شەریفانەیە کە ئەم لا دەیکا ئەو لا دوێکە هەڕەشە دەکات دەڵێ ئەگەر وا بێ وا دەکەم کاکە تۆ هیچ نەکردو هەڕەشە دەکەی ئەرێ من کارێکم بکردو لەبەرەوە بەڵێ دەبێت لایانی سێ هەم بێ بەڵام ئەو لایانی سێم بە شەرتێکە کە دانوستانەکە دەست پێ بکە لە وڵاتێکی سیام دانوستان دەست پێ بکە و فەلەستینەکان لە ئوسلۆ گفتوگویان کرد لە دەورەیەکە باشی چوونە پێشێ ئەو نوع گفتوگویانە لە شوێنگەلی دنیا هەیە ڤێتنامەکان گفتوگویان کرد لە پاریس هەزی بەینابینیە بوو مشخەباتێکی پردەوامی 50 ساڵەیە لە باکوور حەق وایە کە دانوستانەکەشی مۆری دانوستانی واقعی پێوە بێ بەڵام ئێمە هیچ شتێک لە نیشانەیەک لە دانوستانێک کە تەجربە و ئەزمموی ئەو ساڵانی ڕابردووی تێدا بەدی بکرێ نبینی. باشە سەیبراهیم چەند خولێکێکی کەمەوە حەز دەکەم باسێکی دۆخی حەزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستانیشم بۆ بکەین. ئاگادارین کە نزیک بە 2 ساڵە فشارێکی زۆرتان لەسەر هەندێک لەو ئازادی کە هەتان بوو لە ڕابردوودا لە باشووری کوردستان ئیدی بۆتان فراهەم نەکراوە تا ڕادێکی زۆر لە گەمارۆدا دۆختان چۆنە ئێستا؟ بەگشتی بە بڕوای من بارودۆخی حیزبەکانی ڕۆژهەڵات لە ناو وڵات زۆر باشە ڕوو لە گەشەیە لە ناو ڕۆژهەڵاتی ڕۆژهەڵات باش تازەترین تاقیکردنەوە بانگرتنیشی گشتی بوو کە ئێمە تێگرا ڕامانگەیان و بە میلیۆنان کەس جوابی داوە ئەوە نیشان دەدا کە ئێمە ڕێکخراوێکی پەنابەری لێقەوما و لە باشووری کوردستان نین بەڵکە ڕیشەمان لە ناو وڵاتەیە و ئەوە نوچی ئەو چێوە سەهۆڵەکەیە کە لێرە دەرکەوتووە کە هەموو بەدەنەکەی لە نێو ئاوەکەدایە کە باشوور بێ لەبەرەوە کە ڕۆژهەڵات بێ لەبەرەوە ئێمە بەڕاستی لەو بابەتەوە بەڵام لێرە لە هەرێمی کوردستان بەداخەوە ئەو وەزعەتەی کە ئێمە نوێنەراتی ناکرێت یعنی چاو لەوە یەک ئەوە نابینن یەک ئەوە نابینن کە ئەمە مەجموعەیەک هێزی ڕیشەدارن کە ساڵەهای ساڵ
هەرێمی کوردستان و بێچێتی نیشتمانی کوردستان پارتی دموکراتی کوردستان ئەرچی میوانداریەتی ئەوانیان بە عۆدە گرتووە و زۆرش پیرۆز بۆ ئەو کارە ئێستا ڕعاەتی ئەو ڕابردووە ناکەن ئەوە یەک دوو ڕعاەتی ئەو بارودۆخە سیاسیش ناکەن کە ئێستا ئێران تێدایە ئێران و منتەقەکە ئێستا هەر لەو بارودۆخەدا نییە کە ساڵ و نیەی لەوە پێش قەراردادی ئەمنی ئیمزاکرا ئەو قەراردادی ئەمنیە لە بارودۆخی دیکەدا ئیمزاکرا ئێستا گۆڕاوە دنیا گۆڕاوە هەموو کەس لە ڕۆژهاتی ناوەڕاست گۆڕاوە ناکرێ هەموو دنیا گۆڕا بێ بەڵام کاریگەری لەسەر سیاسەتی دەوڵەتی عێراق و سیاسەتی هەرێمی حکوومەتی هەرێمی کوردستان بەرامبەر بە حزبەکانی ڕۆژهەڵاتدانە نابێ ئێمە زۆر مەرجی دیاری حکوومەتی هەرێممان سەلماندووە و منتقیش بووە لێرەوە هێرشی چەکداری نەکەین لێر دیاردەی چەکداری بەرجەستە نەکەینەوە هەوڵ بدەین ڕێگای دموکراسی و مانگرتن و بەمانە هەمووی پابند بوون هەمووی ئەوانە بە زیادیشەوە پابند بووین و بەڵام لە مقابلدا دەشمانەوە حرمەتی سیاسیمان پارێزراو بێ وەکو ڕێکخراوی سیاسی نەک لە شوێنێکەوە هەڵمان گرم بمانە شوێنێکی دیکە بە عنوانی پەنابەرێک اینجا دەور تا دەورشمان بە سیمی خاردار بکێشن و ئەوە دەگەڵ ئەو موقعیەتەی کە ئێمە بەکردداری تێداین لە ڕووی نفوذ و ئیمکاناتەوە پشتیوانی خەڵکەوە و لە ڕوویش بارودۆخی سیاسی ئێستاوە لەگەڵەوە نایەتەوە حەقوای هەرێمی کوردستان چاوێک بکشێنێتەوە بەسەر ئەو سیاسەتەی و بە بڕوای من جمهوری ئیسلامیش ئەوە دەرک دەکا ئێستا یعنی جمهوری ئیسلامیش لەو وەزعێتەدا نییە ئێستا هەموو کێشەکانی خۆی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و هەموو پاشەکشەکانی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەسەر هەرێمی کوردستاندا بڕوخێنێ و تۆڵە لە هەرێمی کوردستان بکاتەوە لەبەرەوە احتیاجی بەو سنوورانەیە تەنیا سنوورێکە کە بەڕۆڵی کراوەیە بەتایبەت لە وەختیگا ئیتر محاسرەی حەدی لانی زۆری مەسەدا سەپاوە لەبەرەوە بەڵێ ئێمە چاوەڕێەوە دەکەین کە پێداچوونەوە بکرێ بەو سیاسەتە و ئێمە ڕفتارێکمان دەگەڵ بکرێت کە گونجاو بێ دەگەڵ موقعیەتی سیاسی ئێستامان دەگەڵ ئەو ڕنج و مەرارەتەی کە خودی هەرێمی کوردستان بە ئێمەی کێشاوە ناکرێت خۆ وەکو مانگاکە ئەوەی کە 40 ساڵ کردتان دوای بەسەم بەلاخەیەک لێدەن بیڕێژن هەبووی نابێ ینی ئەوە بەڕێز مامزەلات چیهای شۆرەوەری و ڕنج کێشا و چیهای فشاری جمهوری ئیسلامی تحمل کرد لەسەر ئەوەی کە ئەو پەیوەندی معنەوەی کە دەگەڵ خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستانەیە بیپارێزێ دەبێت حرمەت بگرین لەو ڕابردووی کە ئەو بەڕێزە بنیاتی نابوو زۆر زۆر سپاس بۆ بەڕێز سەید ئیبراهیمی عەلیزادە کە ئەم شۆ میوانی کەناڵەش بێ خۆشحاڵ بووم بەم گفتوگۆ لەگەڵ جەنابتە سەید ئیبراهیم بەخێرهاتن بەخێر بێ عەزیزانی کەناڵ هەشت سپاس بۆ ئێوەش کە بینەرما بوون ئاسوودە بن